ناتوانم خۆم خزمەتی خۆم بکەم و پەیامی بریندارێکی چەکی کیمیاوی دەخوێنێتەوە کە لە وڵاتی ئەڵمانیاوە لە تاو ئازارەکانی و دووری منداڵ و خێزانەکەی هێندەی تێرباری گرانی نەخۆشەکەی قورستر بووە. کامیل عەبدولقادر سمبولی قوربانیانی هەڵەبجە جارێکی تر پەیامێکە ڕاستی دەسەڵاتدارانی عێراق وەرێمی کوردستان دەکات و داوا دەکات منداڵ و خێزانەکەی ڕەوانەی وڵاتی ئەڵمانیا بکەن چونکە پزیشک بڕیاری نەشتەرگەری بۆ دا و ئەگەر خێزان و مناڵەکانی لەلای نەبن ئەوە کەس ناتوانێت خزمەتی بکات و نەشتەرگەریەکەی شکست دێنێت. مەرگی مامۆستا کامیل یەکسانە بە مەرگی هەرە زیینوترین بەڵگەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە. مەرگی مامۆستا کامیل خوا نەکردا ئەبێتە پەڵەیەکی ناشرین لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان و عێراقا. لەبەرەوە تکاتان لێەکەین بەدەم داواکاریە هەرە سادە و ساکارەکەی مامۆستا کامیل سیمبولی بریندارانی چەکی کیمیاویەوە بێن. سڵاو باوکە گیان، وەکو هەر مناڵێکی تر پێویستم پێێتە تکایە هەوڵی زۆر بدە بۆ ئەوەی جێمان نەیەڵیت. ئەشکان کوڕی کامیل بە نسکی پڕ لە ئومێدەوە نامەیە گاڕاستی باوکە بریندارەکەی دەکات و دەڵێت باوکی دووجار بریندارە، برینی چەکی کیمیاوی کە زیاد لە 30 ساڵە ئازاری دەدات و برینی دووری منداڵ و خێزانەکەشی. داوا دەکات دەسەڵات کار بکات بۆ ئەوەی هیچ نەبێت پێش مردنی باوکیان چاویان بە باوکە بریندارەکەیان بکەوێت. باوەگیان نەکەی هەرگیز لە جێهێشتنمان بکەیتەوە، بیر لە جێهێشتنمان بکەیتەوە بەڕووی مرگ و ئەو ژەهرە کوشندەیە هەڵشاخەی بۆ ئەوەی زیندوو بیت و بە چاوی خۆت خەونەکانی ئێمە ببینیت. ئاخر ئێمە هیچ کات وەک مناڵێکی یاسایی تاسەمان لێت نەشکا ئەوەندەی لەسەر چرپا و لە نەخۆشخانە بوویت قەت هێندە لای ئێمە نەبوویت. باوکی بریندارم، دەزانم برینەکەت زۆر قورسە، تۆ کە هەستی باوکایەتیت هەیە کەواتە دووجار برینداریت، بەڵام ئێمە هەرگیز ئومێدمانە دەست نادەین، بەردەوام نزاد بە دەکەین و فرمێسکی غەریبیت بۆ دەڕێژین. باوکی شیرینم، سنوورەکان ناهێڵن ئێمە ئێستای لای تۆ بین، لە نزیکتەوە ببینین. سوێند بەخوا دڵمان خەریکە دەربێت تۆ لە غەریبی و تەنیا بازارەکان تەنووسیتەوە. دڵمان خەریکە دەربێت کە پۆستێک ئەکەیت و بۆنی ناومێدی لێ دێت. ئێمە شوەک تۆ بریندارین، برینداری بێنازی باوکێک کە 30 ساڵ زیاتر لە فەرامۆشیە ئەژیت، باوکێک کە خەریکە هەناسە گەرمەکانی ماڵاویمان لێکات. باوکی شیرینم، باوکە گیان، بیر دەکەم هەمومان بیر دەکەین. کامیل عەبدولقادر بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و چاندنەوەی سیەکانی 18 مانگە لە وڵاتی ئەڵمانیایە و لە پەیامەکەیدا جەخت لەوە دەکاتەوە ئەگەر بەهانایەوە نەچن ئەو دوو مەرجەی پزیشکەکان لەسەریان داناوە هەرگیز جێبەجێ نابێت. لەبەرەوە داوا لە دەسەڵاتدارانی عێراق و هەرێم دەکات کە ڤیزا بۆ مناڵەکانی وەربگرن تاکو لە نزیکەوە چاودێری بکەن و خزمەتی بکەن، بە تایبەتی پاش ئەنجامدانی نەشتەرگری چاندنی سیەکان بووی. وەک خۆی دەڵێت لە حاڵەتێکدا نەشتەرگریەکەم بۆ ئەنجام بدرێت و مناڵەکانی لەلای نەبن و خزمەتی نەکەن ڕەنجیان بە خەسار دەچێ و نەشتەرگەریەکە شکست دێنێ و مەترسی زۆر گەورەتر لەسەر ژیانی ئەو بەرکەوتەی چەکی کیمیاوی دروست دەبێت. دەژڵێت هێشتا چاوەڕێی گفتارەکانی بەرپرسان و دەسەڵاتداران بکرێن بە کردار و بەهانایەوە بڕۆن پێش ئەوەی گیان لەدەست بدات. ئەوەش دەڵێت پاش مردنم دروشم و شیوەنی کەسیانم ناوێ. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.